ئەمین هاوسەری کاوە گەرمیانیمان لە شاری کەلارەوە لەگەڵدایە. خاتو شیرین سڵاوی خوات لەبێت، هیچ پێشکەوتنێکی نوێ هەیە لە دۆسیەی کاوە گەرمیانی یان هەروەک خۆی ماوەتەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە لە بینەرەکانتان. بەڵێ ڕاستە ئێستاکە لە چوارەمین ساڵوەگەری ئێستاتی تیرۆرکردنی کاوە گەرمیانی داینەوە پێم وایە کاتێکی زۆر کەم ماوە بۆ ئەوەی 4 ساڵی تاوە بەسەر کەیسەکەدا تێپەڕێت، بەڵام ئەوەی جێگای داخەوەکو لە پرسیارەکەتانە ئاراستان کرد. چوارەمین ساڵوەگەری تیرۆرکردنی کاوە گەرمیانی و کەیسی کاوە گەرمیانی تاوەکو ئێستا بەداخەوە هیچ پێشهادێکی نوێی پێوە دیار نێت، تەنها یاخود بەدەر لەوە نەبێت کە لە سەرەتای کەیسەکەدا یەکێک لە بکوژانی کاوە گەرمیانی بە سزا گەێنراوە، بەڵام ئەمە ئەو واتایە ناگەێنێت کە کەیسی کاوە گەرمیانی لەوێدا وەستاوە یاخود چۆن وەکو لەلایەن دادگاوە بڵێن داخرا ئەو کەیسە بە کۆتای هاتووە. نەخێر، زۆر بە پێچەوانەوە کەیسی کاوە گەرمیانی چی لە نێو خودی خانەوادی کاوە گەرمیانی و لە نێو دەنگی ئازادی خوازانە بەکراوە ئەمێنێتەوە. ئێمە تاوەکو ئەم ساتێ هەممان پەیامی سەرەتای تیرۆرکردنی ئانووساتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیمانێ بە هەمان دەنگی بڵندەوە لە مەیدانی ئەوە داین لە کە دەبێت بکوژی ڕاستەقینەی کاوە گەرمیانی بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێتەوە بە سزای یاسایی بگەێنێت. بۆیە بە تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر ئەم کەیسەدا کە هێشتا هیچ پێشهاتێکی نوێ ڕووی نەداوە، هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ دادگا بە پلەیەک و دەستگای ئاسایش و پۆلیس لە دەبەری گەرمیاندا هیچێک لەم جیهەتانە بە ئەولوێتی ڕاستەقینەی یاسایی و مرۆڤایەتی هەڵنەساون، بەدەر لەوەی تەنها ئەتوانم بڵێم فەرمانی یەکێتی تەطبیق دەکەن بۆ حکمەیە کە کاوە گەرمیانیەکێک بۆ لەو ڕۆژنامە نووسە دیارانەی کە لە دەبەری گەرمیاندا منوکی قەڵەمەکە ئەو مەلەفە ترسناکانە یاخود ئەو مەلەفە ڕەشانەی پشتەوەی پەردەکانی بەرپرسانی یەکێتی لە دەبەری گەرمیانە هەڵ ئەدایەوە. بۆیە لە ئێستاشدا کەیسی کاوە گەرمیانی لە ڕێگەی حیزبەوە پەردەپۆش کراوە، هەوڵی ئەوە دراوە کە ئەم کەیسە بەدەر لە کەسەی کە لە سەرەتای کەیسەکە بە سزا گەێنراوە بوەستێنرێت، بەڵام پێیان ئاڵێن خەیاڵیان خاو بێت ئێمە هەر ڕۆژێک بێت لە هەر ئانووساتێکا بێت وە لە هەر کاتێکدا دەستمان بکات بە هەر دادگایەکی عادل لە نوێوە یەک بە یەکی ئەو سکاڵانە تۆمار ئەەکەینەوە بەدەر لە سکاڵای تیرۆرکردنی کاوە گەرمیانی، ئەو سکاڵانەشی کە کاوە گەرمیانی خۆی پێشتر بەدەستی خۆی سکاڵای لە دادگای کەلاردا تۆمار کردووە و کۆمەڵێک بەرپرس مافی کاوەیان پێشێر کردووە، کۆمەڵێک بەرپرس هەڕەشەی تیرۆرکردنیان لە کاوە گەرمیانی کردووە. کاوە گەرمیانی لەلایەن ئاسایشەوە بە ناڕەوا وەکو ڕۆژنامە نووسێک تەنها ڕووماڵی کاری ڕۆژنامەوانی خۆی کردووە، بە ناڕەوا هێرشیان کردوتە سەری کاوە گەرمیانی 7 جار لە خۆپیشاندانی 25 شوباتی ساڵی 2011 و ڕۆژانی دوایی هەڕەشەی بڵێن هێرش کراوەتە سەری و بە توندی سزا دراوە، لێی دراوە لوتی شکێنراوە، 2 جار نەشتەگەری لوتی بۆ کراوە. ئێمە هەموو ئەمانە بە بەڵگە و دۆکمنتاری لە لامانەوە راپۆرتی پزیشکی هەیە کەواتە کەیسی کاوە گەرمیانی تەنها بەڵێ لە کەلارەوە خاتو شیرین ئەمین هاوسەری نیایشین ڕۆژێک دێت خۆری ئازادی هەڵبێتەوە، دەستمان بگات بە دادگایەکی عادلانە و تەواوی ئەو مافانەی کاوە گەرمیانی تا ئەگاتە خوێن ڕشتنی بەدەستی بەرپرسەکانی یەکێتی دەبێت یەکلا بێتەوە بە سزای یاسایی بگەێنێت. خاتو شیرین باست لەوە کرد و دادگاش کەسێکی بە تاوانبار زانی و خۆشی دانی پێداناوە کە ئەو کاوە گەرمیانی تیرۆر کردووە. یعنی ئێوە پێتان وایە ئەو کەسە کەسی ڕاستەقینە نییە کە کاوەی تیرۆر کردبێیان ئەم تەنها ئیشەکەی کردووە، بەڵام ئەم ڕاست پێردراوە و کەسان و هێزی تر و با بڵێن لایانی دیکە لە پشت تیرۆری کاوە گەرمیانیەوە هەبووە. بێگومانینەوەی ئەو کەسەی کە هەستاوە بە کوشتنی کاوە گەرمیانی وەکو خۆی لە دادگادا دانی پێداناوە بەڵگەی لەسەرا تەنها ڕاستپێدراوێکەوە بە کرێگیراوێکە کاوە گەرمیانی هیچ کێشەیەکی شخصی لەگەڵ هیچ کەسێکدا نەبوو تاکو تەنها کەسێک هەستا بێت بە تیرۆرکردنی کاوە گەرمیانی، بەڵکو ئەوە نێردراوە ڕاستپێدراوە یاخود بە کرێگیراوێکی ئەو بەرپرسانەیە کە هەستاوە بە تیرۆرکردنی کاوە گەرمیانی. واتە کەسی کاوە گەرمیانی لەو نێوەندەدا بە تەنها ناوەستێت. کاوە گەرمیانی خاوەنی قەڵەمێکی ڕاستبێژ و حەقبێژ و خاوەن قەڵەمێک بووە کە دژی گەندەڵکاران وەستاوەتەوە. پەیامی کاوە گەرمیانی پەیامی گەیاندنی ئازادی و نەعەدالەتی ئەم دەسەڵاتە بووە. بۆیە کاوە گەرمیانی خەباتێکی لە پێناوی ئەتوانم بڵێم شۆڕشێکی بەرپا کردووە بە قەڵەمەکەی. واتە ئەوەی کە هەستاوە بە تیرۆرکردنی کاوە گەرمیانی ڕەنگە
لە ڕاستیدا زۆر تەواوی شارەزای ژیان و کەسایەتی و ناوبانگی کاوەگەرمیانی و ئەتوانم بڵێم ڕەنگە زۆر بە تەواویش کاوەگەرمیانی نەناسوی بێت چونکە ئێمە بەڵگەمان لەسەرێکە ئەو پرسیاری کردووە لە دوورەوە متابعی کاوەگەرمیانی کردەوە بۆی کە یعنی شێوەی کاوەگەرمیانی بزانێت چۆنە بۆیە ئەو بە کرێگیراوە نێردراوی ئەو حاڵەتەیە و تەنها لەو نێوەندەدا ناوەستێت کە تەنها ئەو کەسە کاوەگەرمیانی تیرۆر کردەوە بە تەنها کەسێکیش ناکرێت ئێمە زۆر دڵنیان بەڵام ئەوەی تای کەسەکانی پشتەوەی ئەم دەستە تاوەکو ئێستا بە نادیاری ماوەتەوە بۆ ڕای گشتیونە بۆ خانەوادی کاوەگەرمە نێو یاسایشە یەکلا نەبووتەوە. بەڵێ خات و شیرین قسەیەک هەبوو لەسەرەوەی داواتان لێکراوە بە سڵحی عەشایری دۆسیەی تیرۆری کاوەگەرمیانی دابخرێت لەلایەن ئێوە تا چەند ئەمە ڕاستە ئایا ئێوە داواتان لێکراوە کە بەرپرسانی حیزبی لە ناوچەکە سەردانی ئێوە بکەن و سڵحی عەشایری کۆتایی بەم بابەتە بهێنرێت؟ پێش هەموو شتێک کەیسی کاوەگەرمیانی کەیسێکی عەشایری نییە تاوکو لە ڕێگای دەستی عەشایری و ڕێگای عەشایریەوە یەکلا بکرێتەوە. کاوەگەرمیانی قەڵەمێکی بەدەست بووە و لە پێناوی قەڵەمدا تیرۆرکراوە دەبێت حەقیشی هەر لە ڕێگای قەڵەمەوە وەربگیرێتەوە بەڵام ڕەنگە زۆر جار ئەم دەنگۆیانێ بە شێوەیەکی تر بەلاڕێدا ببرێت یاخود تەنها لە بەرامبەر کەسێکدا ئەم کەیسە یەکلا بکرێتەوە. تاوکو ئێستا ئێمەش بۆ خودی خۆمان وەکو خانەوادی کاوەگەرمیانی کەسە نزیکەکانی کاوەگەرمیانی بۆمان دڵنیا نەبووتەوە بۆمان یەکلا نەبووتەوە ئایا چی بەرپرسێک لە پشتی تیرۆرکردنی کاوەگەرمیانە تاوەکو بڵێن بەرپرسێک داوای ئەوەی کردو بە لە ڕێگای سڵحی عەشایریەوە چۆن بڵێت بێت کەیسی کاوەگەرمیانی یەکلا بکەتەوە. ئەگەر لە حاڵەتێکی واشای بێت ئێمە بە هیچ شێوێک لەگەڵ ئەو ڕێگایانین وەکو لە سەرەتادا وتم کاوە لە پێناوی قەڵەمدا تیرۆرکراوە ئەبێت لە ڕێگەی قەڵەم و یاساشەوە مافی بۆ وەربگیرێتەوە بەڵام ڕەنگە بەرپرس هەبێت لەم دەبەری گەرمیانە دەکا جێگای گومان بوو بێت پێشنیاری ئەوەی کردی بێت ویستی بێتی لەگەڵ خانەوادی کاوەگەرمیانیدا دانیشێت بۆ ئەوەی لەسەر کەیسەکە قسەیەکی هەبێت ویستی بێتی نەیەتە ناودادگا و کۆمەڵێک هۆکاری تری هەبێت ویستی بێتی لە ڕێگەی عەشایرەوە بەڵام ئێمە تەواوی ئەو دەرگایانماندا خستەوە نامانوێت لەگەڵ هەر بەرپرسێکە جێگای گومانی ئێمە بێت و لە پێشتردا لەسەر ژیانی کاوەگەرمیانی مەلەفێکی هەبێت کاوەگەرمیانی استقاڵێکی لەسەر تۆمان کرد بە یاخود هەر حاڵەتێکی تر پەیوەندی بە کاوەگەرمیانی تا ئەگاتە خانەوادی کاوەگەرمیانی هەبوو بێت لەگەڵ ئەوەدانی لە ڕێگەی عەشایریەوە یەکلا بکرێتەوە. بەڵێ زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە کەواتە پێتان وایە دۆسی کاوە چۆن کۆتایی دێت؟ سوپاس. دۆسیەی کاوە کۆتایی نایە تا ئەو کاتەی ئەبێت بکوژی ڕاستەقینەی کاوەگەرمیانی لە چەند دەست پێک دێت بە تەواویتی بە سزای یاسایی خۆیان بگەێنێت. ئەگەر 100 ساڵی تریش بخانە و 10 ساڵی تریش بخانێت دەبێت ئەو دەستە ڕاستیانە چی ئەو دەستەی کە بە خوێنی کاوە دەستی سوور بووە ئەبێت یەکلا بکرێتەوە. ئیتر من نازانم بۆ خۆشم کێیە تاوەکو ئێستاوە نازانین کێن بکەری تیرۆرکردنی کاوەگەرمیانی ئەمانە هەمووی نادیارن بەڵام هەر دەبێت چی بۆ گشتی ئاشکرا بگرەوە هەر دەبێت لە ڕێگەی قەڵەم و یاسایشەوە بە سزای یاسایی خۆیان بگەێنرێت. شیرین ئەمین هاوسەری کاوە گەرمیانی تیرۆرکرا و سپاس بۆی کە لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت و وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە.